لە کۆبوونەوەکەی شەوی ڕابردووی ماڵی سوودانی چی ڕوویدا؟ نزیکەی 200 پەرلەمانتار بەڵێنیاندا دەنگ بە یاسای بوجە بدەن و هەناردەی نەوتی هەرێمیش دەست پێ دەکاتەوە. شەوی ڕابردوو لە ماڵی سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان کۆبوونەوە کە تایبەت بوو بە پرسی تێپەڕاندنی یاسای بوجە. پێش کۆبوونەوەکە وەک دوێنێ تیوار ئاشکرای کردبوو، هەرێم پەیامی کۆتایی خۆیان لەسەر موچە و بوجە گەیاندووە بە سوودانی. دوای کۆبوونەوەکەش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی فراکسیۆنی پارتی جەختیان کردەوە کە لە کۆبوونەوەکەدا هاوڕایی هەبووە لەسەر تێپەڕاندنی هەمواری یاسای بودجەی تایبەت بە خەرجکردنی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی ڕایگەیاند لە کۆبوونەوەکە لێکتێگەیشتنێکی گشتی پەسەندکراوە بۆ تێپەڕاندنی هەمواری یاسای بودجەی تایبەت بە دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. ڤیان سەبری وتیشی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەندامانی پەرلەمانی ڕوون کردوتەوە کە ڕاگررتنی هەناردەی نەوت زیانی ئابووری زۆری هەبووە و پێویستە سەرجەم لایەنەکان هەماهەنگ بن بۆ تێپەڕاندنی و پرۆژەیەی لە حکوومەتەوە نێردراوە بۆ پەرلەمان. بەپێی زانیاریەکان نزیکەی 200 پەرلەمانتار لەگەڵ دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتن و چاوەڕە دەکرێت ڕۆژی یەکشەممەی داهاتوو دەنگدان لەسەر هەموارەکە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و دەنگی لەسەر بدرێت. هەرێم کەماڵاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراقیش ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا سوودانی باسی گرنگی تێپەڕاندنی بڕگەی دوانزەی کردووە کە تایبەتە بە دەرهێنان و خەرجی نەوتی هەرێمی کوردستان. بۆ ئەو مەبەستە داوای کردووە سەرجەم فراکسیۆنەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوکار بن بۆ تێپەڕاندنی ئەو بڕگەیە تاوەکو دەست بکرێتەوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان.